ساڵانە مامەگیان فەرمۆواوی ساردا ئافێت بێ ڕۆژانە کە بەناو بازاڕی قەزای کەلارا گوزەرەکەیت دەبینی لە چەند جێگایەکی بازاڕەکە بەم شێوەیە مجەمیدە و تەبەدۆر و بەڕاد دانراوە و سەهۆڵی تێدا کراوە و ئاو سار دەکرێت بۆ هاوڵاتیان. ئەمە لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە لەلایەن بەشێک لە خێرخوازان و دوکاندارەکانی بازاڕەکەەوە دانرێت بەم شێوەیە وەکۆی بینن سەهۆڵێکی زۆر ئەکرێتە سەر ئاوەکانە بۆ ئەوەی ئاوەکان بەباشی سارد بێت. ئەو هاوڵاتیانەشی کە ڕۆژانە دێنە بازاڕەکە لە کاتی کڕینی پێداویستەکانیان کەماندووە بن دواتر دێنە لایەکێک لەم سارکەرەوانە و ئاوێکی سارد ئەخۆنەوە و تونێتیان ئەشکێت و فێنکیانە بێتەوە. جا ئەمە وەک نەریتێکی لێ هاتووە ساڵانە مامەگیان فەرمۆواوی ساردا ئافێت بێ. وەکەوەی بینن هاوڵاتیان کە توینیانە بێ دێنە ئێرە پەرداخێک ئاوە خۆنەوە ئەمە وەکو نەریتێکی لێ هاتووە ساڵانە لە وەرزی هاویندا لەلایەن خێرخوازان و کاسبکارانەوە بەم جۆرە جێگا دانرێت و لەسەریان نووسێت ئاو بۆ خێر و بێ بەرامبەر هاوڵاتیان دێن ئەم جێگایانە ئاو دەخۆنەوە.